جابا گوزەرێ بکەم بەسەر حکمی گێڕانی جەژنی ڤالانتاینە. ئەبێ ئەموتان بزانن دینتان لەسەر وەلا و بەڕا دروست بووە. لە گەورەترین معناکانی وەلائیش بریتێ لە خۆشەویستی بۆ دین، بۆ خوا، بۆ ئیسلام و تەبڕاکردن لە نەیەران و دوژمنانی خوا ئیسلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من تەشەبەه بقوم فهو منهم، هەر کەس خۆی بە خەڵکێک بشوبهێنێ لەوانە. پەروەردگار جەل وعەز فەرمێ ولا تتبع سبيل المفسدين. ئەوەتان عەرەبی نازانێ کەمە کوردی بۆی و تەفسیری دەکەم ولا تتبع شوێن نەکەوی سەبیلە ڕێگای المفسدین خراپەکاران، شوێنی ڕێچکەی خراپەکار و مفسیدەکان نەکەون. وا نازانم نە ئێوە نە ئەوانەشی ئاهەنگ بەو بۆنە ئەگێڕن شەک و گومانیان بێ ئەوانە مفسیدن، هەر فاسد نین مفسیدیشن، هەر خراپ نین خەڵکیش خراپ دەکەن. دەی ئینسانی مسلمان حەڵاڵ نییە بۆی شوێن پێ و ڕێچکەی خەڵکێک هەڵگرێ کە فاسد و مفسیدە، کە خۆی گەنیوە و خەڵکیش دەگەنێنێ، خۆی خراپە و خەڵکیش خراپ دەکا. هەروەها ئەبێ ئینسانی مسلمان بزانێ پەروەردگار فەرمی ئەیها الذین آمنوا لا تتخذوا عدوی وعدوکم ئەولیا. دوژمنانی من و خۆشتان مەکەن بە ئەولیا و دۆست و یار و یاوەر و پشتیوان و شوێنی چاو لێکەری خۆتان، حەڵاڵ نییە بۆتان.